سڵاوتان لێبێت. پرسیار دەکرێت ئایا ئەم گۆڕانکاریەی کە جۆمان لێ دەبێت ڕۆژانە لە ڤایرەسەکە ڕوویدایە و لەو دڕکانی دەرەوەی ڤایرەسەکە کە لە چەند وڵاتێکی ئەوروپی بۆتە هۆی ئەوەی کە ئەم ڤایرەسە بە شێوەیەکی زۆر خێرا بڵاو بێتەوە، ئایا گۆڕانکاری تری لە دوا دێ و ئایا پرسیاریش دەکرێت ئایا ئەگەر هاتوو ئەم گۆڕانکاریانە بەردەوام بن ئەم ڤایرەسە مەسیری چییە بێت؟ ئایا هەندەی تر بەقوتە بێت ئەوەندەی تر خەڵک لە جیهان بەم ڤایرەسە جانیان لە دەست دەدەن دەیان خاتە ناخۆشی و نەخۆشیەوە؟ یان هەندێکی تریش لەوانەیە بڵێن ئەم گۆڕانکاریە سەرەتای کۆتاییەکەیەتی هەر ڤایرەسێک ئەگەر هاتوو عاقڵدانە شێو بەردەوام خۆی بگۆڕێ ئەگەری ئەوی هێلەیەکێ لە کاتی بازدانەکانی زەرەرێکی زۆر گەورە بەخۆی بگەێنێ و بە شێوەیەک توانە و وزەی خۆی لە دەست بدا و مرۆڤایەتی لەم ڤایرەسە نەجاتی بێ سەرەڕای دروستکردنی ڤاکسین و هەوڵدان بۆ دروستکردنی دەرمانی تر. ئەمە بابەتەکەمانە بێت کە لەگەڵ میوانەکەمان باسی دەکەین. بەڵام با سەرەتا شتێکی ترتان پێ بڵین. ئێمە هەفتەی پێشوو باسمان لە زانایە کرد کە چۆن ڕۆڵی هەبووە لە پەرەپێدانی دروستکردنی جۆرێک لە ڤاکسین کە بیرۆکەی ئەو بەکار هاتوو بۆ دروستکردنی ڤاکسینەکانی تر ئۆپێک هاتانەی کە لەناو ڤاکسینەکەی ئەهەن. بۆیە ئەم شەو ویسمان زانیاریەکانتان زیاتر بکەین دەربارەی ئەو حەوت کەسەی کە بە درێژایی ئەو داهێنانەی ئەوان دایانهێناوە لەو ساڵانەوە ملیۆنەها کەسیان لە مردن ڕزگار کردووە. چێن ئەوانە چیان کردووە پێکۆ لەم گرافیکە دەیبینین. بێگومان کە دەڵێین ئەو حەوت کەسە ئەوانە شتێکی وایان کردووە کە مرۆڤایەتی شانازی پێوەکە، شتێکی وایان کردووە کە مرۆڤایەتی ژمارە بکوتم ملیۆنان کەسیان لە مردنی سەداسەد ڕزگار کردووە. یەکەم کەسیان کەسێکە بە ناوی ئابێل وڵمن. ئەم کاکەیە ئەم پیاوە لە ساڵی 1992 لەدایک بوو و لە ساڵی 1982 کۆچی دوایی کردووە. خۆی پیشەکەی ئەندازیار بووە، خەڵکی وڵاتی ئەمریکایە. لە ساڵی 1970 هەستا بە داهێنانێک کە ئێمەش تا ئێستا لە ڕۆژی ئێستامانە بەکارەهێنرێ. ئەویش چییە؟ داهێنانەکەی ئەوە بوو وتی ئەگەر هاتوو ئێمە ئەو فترەی کە لە ئەمریکا لەو ماوەی کە ئەو ژیانی لە دەوروبەری ساڵانی 1991 و 1992 هەتا 1970 کە ئەم داهێنانیەوە ئەو ئاوە پیس دەبوو، ئاوی خواردنەوە پیس دەبوو، زۆرترین ڕێژەی نەخۆشی عەجایب و غەرایبی تووشی ئەو خەڵکە دەکرد کە لە ئەمریکا دەژیا. ئەم هەستاوتی کاکە مادەیەک هەیە پێی وترێ کلۆر. تاقیکردنەوەی کرد لە تاقیگەکەی تەمەشای کرد، خستی سەر ئاوەکە، بینی ئاوەکە لە تەواوی ئەو ڤایرەس و بەکتریانە پاک دەکاتەوە و وای لێ دەکا کە بشێ بۆ خواردن و کەسیش تووشی ئەو نەخۆشیانە نەبن. بۆ نمونە نەخۆشیەکانی وەکو تیفۆ، کولێرا، ئەوانەی کە مەسەلەن یعنی لە ئەنجامی ئەم ڤایرەس و بەکتریانە وای لێ دەکرد کە خەڵکێکی زۆر ساڵانە لە ئەمریکا بمرێ. بەم شێوێ تەماشایان کرد ئەو کاتە ئەمریکا 177 ملیۆن کەس بووە. بە تەواوەتی توانی خەڵکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو نەخۆشیانی کە لە ڕێگەی ئاوی خواردنەوە تووشیان دەبوو نەجاتیان بە قوتاریان بکە. کەواتە ئەمە داهێنانێک بوو ئەو 177 ملیۆن کەسەی ئەو کاتێ ئەمریکا و هەتا ئێستا ئەو ملیارەها کەسەی کە لەسەر گۆی زەوی دەژی بەشێکی زۆریان بە کلۆرەکەی داهێنانەکەی ئەمەوە ئاوی خواردنەوەیان خایان دەکرێتەوە. کەسێکی تر بەناوی ویلیام فۆک کە تا ئێستا لە ژیانماوە لە ساڵی 1936 لەدایک بووە، خۆی پزیشکێکی ئەمریکیە. ئەم چی کردووە؟ وتی توشبوون بە ئاوڵە، توشبوون بەو نەخۆشیەی کە مەسەلەن خۆریکەشی پێ دەڵێن، بابین عیلاجێکی بۆ بکەین یان مەسەن وای لێ بکەین کە ئەم نەخۆشیە زیاتر بڵاو نەبێتەوە. تەماشایان کرد لە هەفتاکان ئەم نەخۆشیە خەڵکێکی زۆری دەکوشت، ئەم ڤایرەسە خەڵکێکی زۆری لە ناو دەبرد. هەستا پلانێکی دانا چۆن ڕوبەڕووی ئەم نەخۆشیە بێتەوە، چوو لەگەڵ UN و یونیسێف ئەو کاتە ئەو دوو ڕێکخراوە زۆر مەمنونی بیرروڕاکانی ئەم بوون، هاتن لەگەڵ ئەندانیشت پلانەکەی بۆ دانان دیکاکە ئەم ڤاکسینەوە ئەم دەرمانەوە ئەم شتە ئەگەر هاتوو بەو شێوێ پلانەکەی یەکتری بگرێتەوە لەو نەخۆشیانە نەجاتمان بە تایبەتی نەخۆشی خوریکەیان کە مەسەلەن پێوڵێ ئاوڵە. بەم شێوەیە توانی لەو کاتەوە تا ئێستا 131 ملیۆن کەس زیاتریش ڕزگار بکە لەوانەیە ئەگەر مەسەلەن چونکە ئەو کاتە ڕێکخراوی تەندروستی جیهانی یان UN وتبێتی کاکە ئێمە ساڵانە نزیکەی 130 ملیۆن کەس تووشی ئەم نەخۆشیە دەبن، ژیانیان نەکەوێتە مەترسیەوە، بۆیان سەلمەکە لە پاش ئەوەوە 131 ملیۆن کەس ساڵانە نەجاتی بێت لەم مەشاکیلانە. کەسێکی تر کە بە هەمان شێوە داهێنانێکی گرنگی کردو ئەویش مۆریس هەڵمەنە کە ئەمیش پزیشکێکی ئەمریکیە لە ساڵی 1990 لەدایک بوو و 2005 کۆچی دوایی کردووە. ساڵانە 8 ملیۆن کەس ڕزگارەکە لە مردن. چۆن؟
ئەم هات ئەو ڤاکسینەی کە بۆ ئەم نەخۆشیانە سوورێژە من لە خڕێ هاوکردنی جگەر مێکوتە هاوکردنی مێشک هاوکردنی سیەکان بێگومان ئێوە لەوانەیە کە جۆتان لەم نەخۆشیانە بێت احتیادیە خەڵکێک ئەم نەخۆشیانە بگرێ و نەژمرێ بەڵام وەکو کۆڕۆنای ئێستا چۆن ئێستا مەسەلەن نیسبەتێکی زۆر لەخوا بەزیابێت تووشیشی دەبن و ناژمرن بەڵام تۆ بێنە بەرچاوی خۆت ئەدی ئەگەر هاتو ئێستا ڤاکسینەکە تەواوی دنیا بڵاو بێتەوە و ئەو نەخۆشیە بە شێوەیەکی تا ڕادێکی زۆر بنەبڕ بکرێت کە سوورێژە و ملەخڕێ و ئەو نەخۆشیانی تر کە لێرەیە ئەگەر مقارڕنێکین بەو ژمارە دانیشتوانی لە گۆی زەویدا هەیە لەگەڵ داهێنانی مۆریس هێڵمان ژمارەکە زۆر کەم بۆتەوە و نابێتە بابەتێک وەکوی کە ئێستامە بەدەست کۆڕۆنای نوێەوە پێوەی دەناڵێنین کەواتە ئەمەش ساڵانە 8 ملیۆن کەس ڕزگارەکە بۆ داهێنانی هاوارد فلۆری کە لە ساڵی 1998 لە ئوسترالیا لەدایک بووە خەڵک دکتۆرێکی دەرمانسازی ئوسترالی بووە ئەم کابرایە دەزانن بۆ سەرۆک وەزیرانی پێشووتری ئوسترالیا ناوی لێ نابووە مهمترین کەس گرنگترین کەس کە لە خاکی ئوسترالیا لەدایک بوو بێ ئەم هاوارد فلۆریە لەبەر ئەوەی ئەو هات یەکەم جار پێنیسلینی بەکارهێنا ئەنتیبایۆتیکی پێنیسلین کە پێشتر داهێنرا بوو دروست کرا بوو بەڵام کەسێک ئەوە نەبوو مەسەلەن جورئەتی ئەوەی هەبێ یان نەک جورئەت با بڵین بە شێوەیەکی زانستی بتوانێت ئەمە بەکاربهێنێ بۆیە کە لەگەڵ ئەلێکساندەر فلمینگ هات تقریبان لەوەتەی ئەم تاقیکردنەوەکەی کرد ساڵانە 200 ملیۆن کەس لە یان بڵێن ئەو کاتێک کە ئەو بەکتریانی کە دروست دەبوون کە نەخۆشی توش خەڵکیان تووشی نەخۆشی دەکرد ڕێژەکەی بە 200 ملیۆن کەس دادەندرا بەواستەی داهێنانەکەی ئەمەوە بە هاستەی بەکارهێنانی پێنسلین توانی 200 ملیۆن کەس ڕزگار بکە ساڵانە بەمەش لە ساڵی 1946 خەڵاتی نۆبڵی برد بەداخەوە لە ساڵی 1968 کۆچی دوایی کردووە کەسێکی تر کە ئەوە هەفتەی پێشوو پێمان ناساندن ئەوە گاستۆن ڕامۆن ئەو بەخۆی وەکووتمان پزیشکی ڤێتەرنەری بوو خەڵکی فەڕەنسایە ڤاکسینی وەناق واتە ڤاکسینی کە بۆ ئەوی نەهێڵێ کەسەکان تووشی وەناق و گوزاز بن ئەم داهێنا و باسمان کرد کە چۆن پێکهاتەکانی ناو ڤاکسینیشی کردەوە بۆ ئەوی ئەو ڤاکسینە ڕاستە هەیە ئێستا بەس چۆن وای لێ بکەین تێک نەچێ ئەو مادانە چی بوو کە بۆی زیاد کرد بە واستەی ئەم داهێنانی ڕامۆنەوە ساڵانە 6 ملیۆن کەس لە مردن و لە نەخۆشی و ناخۆشی ڕزگاریان دەبێت دەیڤید ناڵێن کە ساڵ 1940 لە ئەمریکا لەدایک بووە تا ئێستا لە ژیاندا ماوە ئەم چی کرد ئەم تەماشایان کرد ئەو ماوەیە خەڵکێکی زۆر تووشی نەخۆشی کۆلێرا دەبن لە ڤبریۆ کۆلێرا کە ئەو بەکتریایە کە ئەبێتە هۆی توشبوونی کۆلێرا بریتە لە سکچوون بریتە لەوەی کە تاکیدم زۆر بەتان ناویتان گوێ بۆ حاڵەتەکانیشتان بینیوە و سەردەمایەکیش ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەتی وڵاتی ئێمە بەدەست ئەم نەخۆشیەوە دەیناڵان ئەوان کە لە ئەو شتێک کە پەیڕەو دەکرا لەلایەن پزیشکان و ڕێکخراوی تەندروستی جیهانیۆر کەسێک تووشی کۆلێرا دەبوو خێرا کانولێکیان بۆ دادەنا ئەو مغەزی و ئەو شتانیان دەدایە و لەگەڵ دەرمانەکان تەماشایان کرد لەگەڵ ئەو مغەزی دانانە ئەو ئاوەی کە دێتە ناو لەشیانەوە بە ڕێگەی دەماری خوێنەوە تەنها 140 سوودیان لێوەردەگرت ئەم هەستا لەسەر مێزەکەی خۆی پەرداخە ئاوەکەی هێنا ئاوی تێکرد خوێی تێکرد ئەو مادە گرنگانی کە لە بۆ پاراستنی کانزاکانی ناولەش چونکە کۆلێرا بێتە هۆی سکچوونێکی ئاوها خێرا کە هەرچی کانزا و معدەن و ڤایتامین و ئاوە لە لەشدا بە تەواوەتی نامێنە بێتە هۆکاری مردن ئەمانەی هەموو تێکەڵ کرد لە ناو پەرداخەکە و دایە نەخۆشێکی کۆلێرا پاشان تەتەوری پێکرد هەمووی دانێ تەماشای کرد وەڵامدانەوەی لەش لە بۆ ئەو مادە تەڕکەرەوانی لەش کە لە ڕێگەی دەماری خوێنە وەردەگیرا ئەگەر هاتو بیخۆنەوە و پێوترێ ئۆڕڵ هایدریشن تێراپی ئەوانە 1970 بۆ 80 زیاتر ئیسپادە لێ دەکەێت کەواتە لەم دەستەوە نەخۆشەکانی کۆلێرا هێنا ئەو بەم شێوەیە ئەم دەیڤید ناڵینە کە ساڵانت لە ئێستاش 3 لە بۆ 5 ملیۆن توش بوو بە تایبەتی لەو شوێنانەی کە وڵاتی تازە پێشوون پێگەشتون یان ئێمە هەموو جارێ لە سەرەتای پاییزوانە خەمی کامپەکانمانە لە بەرەوەی ئاوی خواردنەوەیان وەکو پێویست نییە و بۆری نییە وەکو ئێمە بۆ ماڵەکان ناتو ئەگەری پیسبوونی هەیە بەم ڤایرەسە ساڵانە 3 لە بۆ 5 ملیۆن توش بوو ئێستا پێشتر ئەبێت چەندی تری ڕزگار کرد بێت کە ئێشتا بەو شێوازە پێشکەوتن ڕووی نەدا بوو لە بواری تەندروستیدا. ئەخیر کەس
ئەم کابرایە لە ساڵی 1970 داهێنانێکی کرد لە زیورخی چۆ زیورخی سوئیسرا لەوێ تاقیکردنەوەیکی کرد یان بڵین چارەسەری نەخۆشێکی کرد خۆی پزیشکی نەخۆشیەکانی دڵ بۆ لە هەمان کاتە پزیشکی ئەشیع و سۆنەر بووە تە پزیشکی تیشک بووە تیشک و سۆنەر بووە تەماشای کرد دەتوانێت لە ڕێگەی شتێک کە پێی دەوترێت قەستەرەی دڵ پێویست ناکە ئەو دڵە بکرێتەوە و دەمارەکە و ئەو چەوریە یان ئەو خوێن مەیوە لە ناو دەمارەکە بیهێنێتە دەرەوە ئەم بەواسطی قەستەرە و تاکیدم هەمومان جۆمان لەم وشەیە بۆ قەستەرە کە ئێستا ساڵانە 15 ملیۆن کەس ژیانیان بە ڕێگەی ئەم قەستەرەوە چ بۆ دەست نیشانکردن چ بۆ چارەسەرکردن هەرچەندە ئەم لە تەمەنێکی تا ڕادەیە گەنج بە کارەساتی فڕۆکە جانیسپا لە ساڵی 1995 خۆی خێزانەکە یانویست بڕۆن بۆ جۆرجیا بڕۆن بۆ پیاسە تیارەکەیان تێکشکا و جانیان لە دەستدا کەواتە ئەمانە ئەم حەوت کەسە بۆچی یعنی زانستی پزیشکی بە شێوەیەکی گشتی و زانایان و هەموو ئەو کەسانی کە تێیدا بەشدار بوون مرۆڤایەتیان لە زۆر ناخۆشی و بەڵاو و مردن ڕزگار کردووە ئێمەش ئێستا لە سەردەمێکداین کە زیاد لە هەموو کاتێ پێویستمان بە خەڵکی ئەوها هەیە چ لەسەر ئاستی ناوخۆی چ لەسەر ئاستی دنیا کە هاوکار بن لەوەی کە نەخۆشی کۆرۆنا کە باشتر کۆنتترۆل بکرێ نەخۆشی کۆرۆنا ڤاکسینەکەی گەشەی پێ بدرێ نەخۆشی کۆرۆنا وای لێبێ بێتە نەخۆشیەک کە مەترسی نەمێنێ لەسەر جیهان و لەسەر مرۆڤایەتی ئەوان وەکو ئاماژەم پێکرد ئێمە چەند پرسیارێکی ترمان هەیە دەربارەی گۆڕانکاریەکان لە ڤایرۆسی نوێ و ئایا ئەم کەسانەی کە ڤاکسینەکەیان دروست کردووە فکریان لەوە کردوەوە بەچی دەگا و ئێستا وتوێژەکە زیاتر دەکەین دکتۆر جەگەڕێکانی وەردەگرم کە ئەو پرۆفیسۆری یاریدە دەرە لە بواری نەخۆشیەکانی هەنا و لە بواری پەتازانی هەمووتان دەیناسن طبعاً لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە ئەگەر چی لە هاتۆتەوە لە کوردستانی شەو سەردانی کردوین بەڵام لەبەر ئەوەی ئێشتا ئەو ماوەیەی تێنەپەڕاندووە کە پاش گەڕانەوە لە گەشت پێویستە لە ماڵەوە بمێنێتەوە ڕێنمایەکانی حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی جێبەجێ دەکا بۆیە بە ڕێگەی سکایپ بۆ جارێ میوانداری دەکەین هەتا ئەو کاتەی مەجال لێبێ ئیشەڵا بێتە ستۆدیۆش ئێوارە باش بەخێر بێیتەوە سەفەر سەلامەت ئەیوار باش دکتۆر هەست زۆر سپاس بۆ تە زۆر سپاس بۆ هەمی کارمەندین کوردستان 24 و زۆر سپاس بۆ هاریکاریاوەش بۆ هەندێکیان بشێن vێچەفێکەفتنی ئەنجام بدەین زۆر سپاس دکتۆر جەگەرەمە باسی چەند زانایەکمان کرد ئەو حەو کەسەی کە بەکارەکانیان مرۆڤایەتیان لە زۆر نەخۆشی و بە ملیۆنەها کەسیان ڕزگار کردو پێنجیان خەڵکی ئەو وڵاتەن کە ئێستا جەنابەت لی دانیشتووی ڕاستە تۆ پزیشکێکی کوردی لەوێ کار دەکەی بەڵام پێمان خۆشە کە کەسێکی وەکو تۆش لە چەندین توێژینەوە و لە چەندین زانیاری دەربارەی ئەم ڤایرەسە کە ئێمەشت لێبێ بەش نەکردو لە ڕێگەی کۆڤید-19 بە هاوڵاتیان نەگەیانوە دەستخۆشی لەوانیش و لە تۆش و هیوای سەرکەوتنە بۆ ئەخوازین پرسیارەکەی من ئەوەیە ئەم گۆڕانکاریە کە چەند مانجێکە ئێمە جۆمان لێ دەبێت لە ناوڕاستی مانجی 11 و هەتا ئێستا و بۆتە هۆی خێرابڵاوبوونەوەی زیاتری کۆڕۆنای نوێ ئەمانە ئەم گۆڕانکاری ڕۆژانە لە هەواڵەکان جۆمان لێ دەبێت وەڵاهی لە فلان وڵات لە برازیل لە باشووری ئەفریقا گۆڕانکاری تر هەیە لە گۆڕێ ئەگەر زانیاریمان بێتێ لەسەری تازەترین شت چی هەیە لای تۆ؟ بەێ پڕاستی چەند خاڵێکت گرنگ لێشاندێ بێت دەمە خۆیاکردن gelek keset bêjin ev virûsê nûkem me heyt bêjne COVID-20 prast pekeb şêweyekê zanistiyan bibêjîn hêşta COVID-19 ye lê tayekê niye anku strêneka niye anku nifşekê niye COVID-19 ye ev ciwaziye zora giring e ji dayê biyolojî ve çunkî wextê corek derkevêtiye niye virûsî ew meعنawê hindek guherînet mezin çêbûne terkîba wêrafî da anku RNA-ya virûsî da ودبيتن اف جورن نيه بتشد gelek ciyawaz bin gel جورن kevin و دیسان استجابه نبیدن بو همان رنماین خوپاراستنه و رنماین چرا سرکردنه لی اوانوکه چد بیتن گهرینت کمترنش گهرینت مزن یعنی گهرینت خفیف نمشن بیجین آن سفکن لورا اف جور درد کevin ام نبیجن جور شویه کی زانستی ام تبیجین طایه کنی آن کو نفشه کنی مثلا نوکه اول بریتانیا در کفتید بجنه B117 ام نبیجن کووید 20 مثلا اول جنوب افریقیا در کفتی
الافريقيا باشور دي سنه كان بجنه 501 واي دوت في 2 نوك درجه بس دي سنه هندنا تما يعني مجالنا تما كو ام بجنه افا كوفيد 20 افا خاله هيك خاله دوي بس يلا كدي يجرين هل عجبا افا يكمين جوهرين تشدبن ار ان اي فيروس كورونا داش 2019 ولا نخير تقريبا يك حتى دو جوهرين تشدبن شويك هيفانا انكم مانغانا التركيبه وراثيدا يا فيروس كورونا لبوشيت فيدامي تشويدا قالك كنت بيجن اهتمامك ام بايخه كمازن بهات يدان شلو ميديا ايفا هروسن شلو زانايان فا جبرشان اجرا كان اجرا ايكي اف جورين تشيبوي البريطانيا راستين نا جورينك اندو جورين بون نا طفراك اندو طفرابون على الاقل هفدا طفرات تلو تشيبوي همان دمدا برا بتري اف طفره هميد لاش كسا كيدا تشيبوي ودبيت نافي كسي كنت بيجن برجرياوي لا واس بيتن كوبي اجر هندك فيروس بتر دف مينيتن لابا مديارت كتن اجر فيروس مجال هابيتن ودرفت هابيتن دي جلا جوهرين تدا تشيبن اگر في جاريش اف جورينت مازن نبن لبيتن اف جورينة كوجكتر ومازن تربن باشارو جدا بس راسي اف جوريني انا في طايني دركتي انا نفشني دركتي جنوب افريقيا اسبيجن بتر يعني مفروضه بوايخ ببتدان چونكي دو دراسه هاتينا كيرن دو فاكولين هاتينا كيرن بريشان روجا كان الجنوب افريقيا وديار كرياكو تبيتن اف طايني اف نفشني فيروس كورونا ودركه في الجنوب افريقيا بيتم بشتن كاريتن خوش كو اندام برگیریه بدتا باش و خو وشریتن شكو اندام برگیریه كل بيتا اجر هندجي راستي كو احتمالا اف كسن توش بوي شكفن دابو فيروس كورونا جاي كدي توش بنفا وهر وصل جي مترسيك الداتا سر هندكا احتمال حتى فاكسين جي السر شو مكان لي هذا داسبيكيا ما بتر داتا فين بتر وقت فين حتى امشي درستاي بيجين لي ديسان جي هذا ما تزرب انت خالا كيف دكتور هاسكو جلا كجرينجا او جي اجر جمارك ريجا كم مازنا خلكي نهت فاكسين دان معناه دي ريجا وان كسان افت معرضي فيروسي جالك بيتن معناه وجه الوصا اوكو اف فيروس دي هرجه شيكه النفس وان دا ودهندك جورتني در كيفن وهيك في جريجه كنت بيجن شو مشكله مازن چنا بن احتمال مشكله ماستر شي بن باشاروجي لا زور باشا دكتور جگر بعضی جار رأيكيش هي يعني هر لنا السوشيال ميديا باز دكري وخلقك هي كتار راديكي باش لروي زانستيشو لبيشو اندلين احتمالكيش هي اجري ام همو گۆڕانکاریە ڕۆژێک لە ڕۆژان غەڵەتێک بکات لەناو بۆ مادە بەماوەیەکەیە بە شێوەیەکی وە ئەم ڤایرۆسە لاواز بێ هەرچەندە ئەگەر هاتوو توانای کوشتنیشی زیاتر بێ لەوانەیە لە توانای گواستنەوەکەیە ئەمەش محتەمەلە؟ بلا اكيد طبعا وقت جورين شد بن وقت طفرات شد بن انكو بازدان شد بن معنى جورينا كتشي بويت تركيبه وراثيدا يا كنت بجن ار ان اي فيروسيدا هندك جاران برا بتريش جاران راستي چه تغييرات مازن چناكن چه جورينات مازن چناكن فيروسيدا وهروصد الفانكشنال فيروسيدا كنت وظيفه فيروسيدا هندك جراجي بهستر ليكن وهندك جراجي لاواستر ليكن مثلا سارس ايكي ودر كفتيل 2002 الصينيه بشتي كان صار بشتي يعني 2 سنه تقريبا هندك جورين تيلا تشيبونو بو اجر هندكو الفيروس بخوش ناف بچيتن هيفا بينش برمتيتن 2004 ريخرات اندروسيا جهاني راجهانكو دي اف باتايا سارس ايكي نمايا الجهاني وترى حفصات كس بمرن لي برا بتري نظام بيولوجي دا برا بتري اف جورين تشدبن ان اف جورين ار ان اي تشدبن شو جورين بازن چناكن فيروسي دا وهر وصانجي احتمال بتر اوكو بهستر اللي بكان شكو عندك ولا واستر اللي بكان تانو كي همي داتا الدست المدى هاي جهدا خير ديارتيان كو اف جورين تشدبن فيروسي دا بتايبتي اف چن جورين تشيبو چن هيفن چوي دا بوي اگر هندكو فيروس بهستر اللي بهتن ونلا واستر اللي بهتن جبر هندي حتى النظام البيولوجي ما هي مظاهرك هي كنت بجن ديارتك هي بجنه ناتشرال سelection يعني كنت بجن هل بجارتنا يا سروشتي كسروشت برا بتري وان طفران وان جوهرينانت هل بجريتن افيد فايدكي افيد سودكي مفاكي جهنا فيروسي ان خدان رحب شويكي جشتي برا بتري اف جوهرينت كو فيروسان وخدان رحان لو استرليت كان او نامينا جبال هندي افكسن زور باجبينو بيجنكو احتمال اف فيروس نامينا تشد هيفيد بيد داز بيجم
افاقفتنا زور ديرنش واقعي چونکی ما چه داتا زانستی سر چندینینا و خالق دیجی وقت طفره چید بن وقت جوهرین چید بن جوهرین عشوائینا ام نشن پیشبین بکن نشن توقع بکن جهر کسی که توقع بکتن که اف ویروس دی سالک دی لواستر لهتن اگر جوهرینان آن دی هستر لهتن بیش مفاد دی مجرد تخمینات بن و چه بناغو بنشین زانستی بنابن زۆر باشە ئەوە ینی بەشێک لەوانەیە لەسەر ئەوە سەریشی هەڵدابێت کە ئەو حاڵەتی وەکو تۆ باس کرد لە 2004 و بەنیسبەت سارس و ئەو ڕوویداوە و لەناو کوردەواری خۆشمان دەڵێ ئەگەر خوا غەزەب لە مێرولە بگرێ باڵی بۆ دروست دەکە ینی لە ئەفرێت و تەیرەکان بە ئاسمانەوە خۆن بەشکم انشاءالله ئەوەش ینی شتێک بێ و کە ئەگەر هەرچوو احتیمالەکەشی زۆر کەمە بەڵام ئەگەری ڕوودانی هەیە لە ڕووی زانستیەوە پرسیارێکی ترم ئەوەیە خۆت لە ئەمریکا بووی و زیاتر لە 15-20 ویلایەت وابزانم ئەم شتە نوێی تێدا بڵاو بۆ تۆ ئەم ڤاریانتە نوێی تێدا بڵاو بۆ تۆ لە نزیکەوە نەخۆشەکانە بینیوە لەوانەیان مەسەلەن تەسەورەکەی نیشانەکانیان حەسەب ئەوەی کە ئێوە لای ئێوە ریپۆرت کراون نیشانەکان فەرقی هەبووە و لە هەمووشی گرنگتر ڕێگای خۆپارێزی هیچ گۆڕاوە دەنکەیە دکتۆر هەست جۆملێتە بەڵێ دکتۆر جەگەر بله بله از بجم من جزء بسیارات بود تقریبا برای پترجی نگذار دنگ شو بس ازام كمضمون بسیارتیه براستی اول حالت یا کمین حالت یا نوعی نی ویروس کرونا و B117 هات دوکیومنت کردن الامریکا الولايات ما بو الخستخانه ما جيبو الكولورادو تانو که همی داتات بیجن که نشان نخوشیه فرقی که مظنینه بگل نشان ين طاين كيفن عن نفس كيفن الفيروس كورونا واف غورين تشي بوجد فيروس دا دجوارتر لناكريا يعني كوجكتر لناكريا بشوايه كي اكسا لي بوي اجر هندك وخيراتر به تفقو هاستن وقت فيروس خيراتر تفقو هاستن معناه لما بتر حالتها بن مواكي كيم دا كودي بيت اجر هندك بيتن اف دزغا دمو دزغا تندرستي وينصخلمي نشن استيعاب جمرة كمازن بكن نخوشان وافك بتا اگر هندكو جمرة كشتيان وافكسن كوجان خوش دزاج اگر فيروس كورونا بترلي بين جبلنا تبالي خب ده بريطانيا الهيفا نهو هيفا ده تقريبا شو حالات المرن نمابون روجانا كتبالي خب ده يمكن تصل حالات ولات بريطانيا همي فيروس كورونا تمرن ل دو حفتين شوي ده جمرة وان كسا بجان خوش دزدن جاش 2000 بترش 2000 كسا جان خوش دزدن جمرة حالتان يعني كتاي يعني تكراي حالتان الهيفا نهدا تقريبا كم تصل حالتهم روجانا بريطانيا وكي جاشنا 5000 حالات بريطانيا امريكا جي تقريبا روجي 4000 كاس كانوا خوش دزدنش اجري فيروس كورونا لورا درست نشان نهاتينا جورين درست شواكي اكو بيجم بيولوجي و دايركت اكسر فيروس كوجاكترنينا ل اگر هندكو بتر حالات دهن دمكي كم دا جبر هندكو خرايه وگواستن فيروس بتر لهاتيه بوي اگر هندكو ديسان جمراوان كسان بيجن خوش دزدن بتر لهاتيه ل رنمان خو باراستني هر وكي خونا هر ديسان خلق ماسكا استعمال لكتن الجهن گشتي و ديسان جي سوشيال ديستانسينج انكو ديربونا جواكي هر وصلت تتا بيرو كرن الهمي ولايات امريكا افرو زور باشا دكتور جگر طبعا كاتي برنامج كم زور كم ماوا بس اما ان شاء الله بو هفتەی داهاتوو بە تەماین قسە لەسەر پرۆسەکانی بڵاوبوونەوەی ڤاکسین لە دنیای بکەین لەمپەر و کێشەکانمان تقریبان بەشێکی باس کردووە بەڵام لە ڕێگەی هاوکاران دکتۆر هەدیوان بە تەمای حازریکەین ئەم شتە چۆن بڵاو دەبێتەوە ڤاکسینەکە چۆن بە چه میکانیزمێک و هەندێک زانیاری تریتر کە بە تەمای حازریکەین هەروەها گۆڕانکاری لە سەرۆکایەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەمەش خۆت دەزانی پێشتر دۆناڵد ترامپ لەگەڵ WHO لەگەڵ زۆر شتی ترا کێشەی هەبوو کە ئەمە لەوانەیە ئەگەری ئەوەی هەبێ هەمووی پێداچوونەوەی پێدابێت جا پێمان خۆشە و کاتە ئیشەڵا تۆش لە کوارانتینیتە دەرەوە لە ناو ستۆدیۆ پێکەوە قسەی لەسەر بکەین و کاتێکی زیاتریش تەرخان بکەین بۆ ئەو بابەتە پێت باشە ئەم بیرۆکەیە ئیشەڵا توانی لەگەڵمان ئامادەبی ان شاء الله استسلم كسوزا بدم صد بس دائما اسحس كم الجانب ده دركيفم القناه و قناه زور بروفيشنال راستي واز پیوندی که تایبت دیسمون گلواجی بوم پیدا بویا هر مجالك كبيت يعني اكستراتيجي مجال هابيتن
ئەس ئامادەمە گەرەوە ئامادە ببم ستودیۆ هەولێرە پایتەخت. زۆر سپاس بۆ دکتۆر جەگەڕێکانی پرۆفیسۆری یاریتەدە لە بواری نەخۆشیەکانی هەنا و پەتازانی زۆر سپاس کە ڕاستە خۆ لە دووهۆکۆ لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمانە بوو. زۆر سپاس دکتۆر سڵاو ڕێز. بێگومان ئۆکو باسمان کرد زانیاری نوێ ڕۆژانە بەردەست دەبێت هەرچەندە لەوانەیە بەشێک لە زانیاریەکان تەواوی ئەو پێویستیانەی یان تینوێتی ئەو پرسیارانەی یان وەڵامی ئەو پرسیارانەی ئێمەی بە تەواوەتی لەلا نەبێت ئەوەی دەمێنێتەوە تەنها چاوەڕێکردنەوە بەڵام چاوەڕێکردنێکی چۆن بە خۆپارێزیەوە ڕاستە ژمارەکان لە هەرێمی کوردستان بەرز نین الحەمدولیلا کەمە بەڵام هێشتا ئێمە پێویستمان بۆیە خۆمان پارێزین ماسکی بەستین قەرەباڵغی نەکەین دەستەکانمان بەخایانی بشوە تا ئەڵلقەی داهاتوو هەموو لایەکتان تەندروست و ساغ خواتە.